الرحمن الرحیم بەشداربانی پرۆژەی سێمی ئەکادیمی ئامۆژگاری سوپاس بۆ خۆی پەروەردگار پرۆژەی سێم کۆتایی پێهات و 504 بەشدار بوو. سوپاس بۆ خۆی پەروەردگار بەشدار بوو لە پرۆژەی سێمی ئەکادیمی ئامۆژگاری کە پێکهاتبوو لە وەڵامدانەوەی 30 پرسیار. ئێستا سوپاس بۆ خۆی پەروەردگار ناوەکانمان حازر کردووە. ئەو کەسانی کە سەدیان هێناوە 59 کەسن، ئەو کەسانی کە 99 هێناوە 40 کەسن، ئەو کەسانیشی کە 98 هێناوە 35 کەسن. بۆیە ئێستا داوا لە بەڕێز کاک شێخ عەلی ئەکەین بفەرمێت بە هەڵبژاردننی تەنها یەک کەس لە بەشداربووانی ژمارە 100. فەرموو کاک شێخ. یەک کەس زیاتر نەبێت؟ یەک کەس. بسم الله. بسم الله. بۆیە دڵنیابن پرۆژەکە سپاس بە خۆی پەروەردگار بە شەفافی بەڕێوەچووە، بۆیە بۆ شێوازەیەش تەسویلمان کردو بۆی هەموو لایەک ئاگادار بێ و لای ڕوون بێت کە بەم شێوازەیە و بەڕێز کاک شێخ فەرموو. مژدە جەلیل عەبدوڕەحیم کەلار. جارێکی بخوێنەرەوە. مژدە جەلیل عەبدوڕەحیم کەلار پلەی سەدی بەدەستهێناوە. سپاس بۆ خۆی گەورە. چی قسەیەکت بۆی هەیە؟ یاخوا موبارەکی بێت، خوای گەورە مۆفەقی کا و سەرکەوتووی کات و بەردەوامی کا ئینشاڵڵا لە تەڵەبەی عیلم. بارەکە الله فیک. بەڕێز کاک شێخ فەرموو بفەرموو بۆ هەڵبژاردننی ژمارە 99. ئامال مەحموود سەلمان 4 قوڕنا. خوای پەروەردگار مۆفەقی کا و سەرکەوتووی کا. جارێکی بخوێنەرەوە ژمارەکە و. ئامال مەحموود سەلمان چەندی هێناوە؟ 4 قوڕنا 99. چیت هەیە بۆی؟ خوای پەروەردگار مۆفەقی کا و سەرکەوتووی کا ئینشاڵڵا و بەردەوامی کا لە تەڵەبەی عیلم. زۆر باشە لێرە بفەرموودە. فەرموو ژمارە 98 ئەوانی کە 98 هێناوە. سلێمانیە. چیا حەبیب سەعید سلێمانی 98. جارێکیش بخوێنەوە. چیا حەبیب سەعید سلێمانی پلەی 98. خوای پەروەردگار مۆفەقی کا و سەرکەوتوویان کا ئینشاڵڵا و بەردەوامیان کا لە تەڵەبەی عیلم. بارەکە الله فیک. موسڵمانانی بەڕێز بەشداربووانی پرۆژەی سێمی ئەکادیمی ئامۆژگاری سوپاس بە خۆی پەروەردگار لە ژمارە 100 و لە ژمارە 99 و لە ژمارە 98 یەکی یەک کەس دەرچوو لەو تیر پشکەی کە بە شێوەیەکی شەفافانە هەمووتان بینیتان هەڵبژێرا. زۆر پرسیار هاتووە داوای هەدیە و ئەو شتاناکەن کە لە پرۆژەی یەکەمە ینی بەخشیمان بە بەشداربووان. من لێرەوە داوا لە بەڕێز کاک شێخ عەلی ئەەکەم چیت هەیە بۆیان؟ ئایا ئێمە ئەتوانین بۆ هەمویان هەدیە ببەخشین یان قسێکی ترتان هەبێ؟ فەرموون. من پێشەکی دەستخۆشی لە هەموو ئەو برا خوشکە بەڕێزانەکەم کەوا لەم پرۆژە خێرا بەشداریان کردووە و ئینشاءڵڵا ئومێدمان وایە کە خۆیان سوودیان بە خۆیان گیانە بێت و سوودیانش بە خەڵکی گیانە بێت. سەرەتا پێم خۆشە ئەو باسکەم بڵێم دامەزرانینی هەر مەشروعێکی خەیری ئێستا پرۆژەی با بڵێن ئەکادیمی ئامۆژگاری کە سێم پرۆژەوانە کە لە ئەسڵا بۆ ئەوە دانراوە کە هانی تەڵەبەی عیلم بدەین بۆ زیاتر هەڵدان و شارەزابوونیان لە دینی خوای پەروەردگار و لە ئەسڵا ئەوە هەدەفەکەیە. بەڵام گومانمانیش وان نییە هەر خوشک و برایە کە بێ بەشداری ئەو پرۆژەیە بکات بە ئومێدی ئەوە بێت یاخود بەو نیازەوە بەشداری ئەم پرۆژەیە بکات بە ئومێدی کە پارە بدرێتێ یاخود هەدیەکی بۆ بکرێت. نەخێر ئەم هەدیە تەنها بۆ دڵخۆشکردنیەکە. ئێمە لێرەوە ئەڵێین هەموو موسڵمانان دڵنیا ئەکەینەوە کە پرۆژەی ئامۆژگاری لەسەر ئەرکی خێرخواز دەڕادەڕێەوە و ئەگەر بێت و موسڵمانانی بەڕێز و خۆشەویست ئەگەر ئەو برا بەڕێزانی کەەوە ئەهلی خێر و سەدەقاتن بتوانن هاوکاری وهانی ئەو گەنج و خوشکە بەڕێزانە بدەن کەوا تەڵەبەی عیلمەکەن کە بتوانین ئێمەش ئینشاءڵڵا هەدیە چاکیان بۆ بکڕین یاخود عمرەیان بۆ هەدیە بکەین بە ئومێد ئینشاءڵڵا ئەگەر هاوکاریمان بۆ بێت بتوانین ئینشاءڵڵا پشتیوان بە خوای پەروەردگار دڵیان خۆشکەین ئینشاءڵڵا. بارەکە الله فیک. خوای گەورە پاداشتان باتەوە، پاداشی بەڕێز کاک شێخ عەلی بداتەوە بە ئیزنی خوای پەروەردگار. پرۆژەی ئەکادیمی ئامۆژگاری بەردەوامە بێت.
خی گەورە ئاسانی کا و مۆفەق بن سەرکەوتوو بن سەرفرازن صلی الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم بارك الله فيكم